چرکە ساتەکانی پاش دەرهێنانەوەی تەرمی مامۆستا سامانە کە دوای 3 ڕۆژ لە خنکانی لە دەریاچی دەربەندیخان بەیانی ڕۆژی دووشەممە تەرمەکەی دۆزرایەوە. سەدان هاوڵاتی لەگەڵ دۆزینەوەی تەرمەکە کۆتاییان بە چاوەڕوانیەکانیان هێنا و قەراغ ئاوەکەیان پاش 72 کاتژمێر چۆڵ کرد. دۆزینەوەی تەرمەکە دوای ئەوە هات چەند تیمێک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت تەقتەق هاتنە ناوچەکە و بە کامێرای ژێرئاوی و ئامێری پێشکەوتووەوە بۆ تەرمەکە گەڕان و دۆزیانەوە. ئەمڕۆ دوای زیاتر لە 3 ڕۆژ لە خنکانی یەکێک لە مامۆستا دیارەکانی دەربەندیخان بەناوی مامۆستا سامان ئەحمەد سەرنجام توانرا لەلایەن هاوڵاتیەکی خەڵکی تەقتەقەوە بدۆزرێتەوە. دواتر لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوون بۆ قەزای دەربەندیخان بە مەبەستی گەڕان بە دوای تەرمی مامۆستا سامانە توانرا تەرمەکە دەربهێنرێت و دوای ئەوەی کەوا لە پزیشکی داد و مزگەوت و ڕێکارە ئاینەکانی بە تەواو کرا و ئێستا لە سەر گۆڕستانی کانیساردن و بە خاک سپێردرێت. مامۆستا سامان لە پێشتردا تەنیا لە حەوزە داخرا و دەستکردەکاندا مەلەی کردووە. هۆکاری خنکانەکەشی بۆ شارەزانەبوونی لە دۆخی دەریاچە دەستکردەکە دەگەڕێنرێتەوە. ئەمە وتەی هاوڕێیەکی نزیک مامۆستا کۆچکردووەکەیە. بەداخەوە ئەڵبەت خوا لێ خۆش بوو مەلەوان نەبوو مەلەی نەئەزانیت بەعنی مەلێکردنەکەی ئەوە نەبوو با بڵێن مەزبەحا مەلەی کردووە لەگەڵ هاوڕێکانی هاتوون بۆی کاتێکی خۆشلای بەسەر بەرن ڕۆژی هەینی بووە بەداخەوە کە شەو با بڵێن چۆتە ناو ئاوەکەوە خنکاوە بەداخەوە تقریبان 3 ڕۆژێک با بڵێن کە سوکار و ئایزانی لە مەینەتی ئەوە بوون کە چاوەڕێی تەرمەکەی بوون بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ لەلایەن ئەو کاکزانەوە بەڕێزی کە لە تەختەقەوە هاتووە سەرڕای ئەوەش کۆمەڵێت تیمی تایبەت لە شارەکانی ترەوە هاتبوون یعنی بەڕاستی ئەمە جەنگی دڵخۆشی بوو و دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر کاکزانە توانی لە ڕێگەی کامێرەی ژێرئاویەوە بیدۆزێتەوە و ئەو خەواسەشی کە بڵێن لە وڵاتی لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتبوون توانیان تەرمەکەی بدۆزنەوە و ئەو کەسانیش کە بە قولا بۆی گەڕاون دوێنێ قولاپی دانێکیان بەرجەستەی کەوتوو بەداخەوە بەڵام وارەکەی بشڕا بوو هێرە قەدەری خۆی گەڕوە بوو ئەمڕۆ تەرمەکەی بدۆزرێتەوە و خۆشبەختانە ڕەدەستی خاتمان کردو. مامۆستا سامان ئەحمەد دانیشتووی قەزای دەربەندیخان و خاوەنی 3 منداڵ بوو بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ 6 هاوڕێی دیکەیدا شەوی هەینی سەردانی ناوچەی گەشتیاری بانقۆین لە دەریاچی دەربەندیخان دەکات. بەڵام لە کاتی مەلەکردن مامۆستا دەخنکێت و دوای 72 کاتژمێر تەرمەکەی دۆزرایەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.